بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. بەڕێزان لە بەرنامەیەکی تری تەندروستی و هاتوونێتەوە خزمەتتان. ئەم بەرنامانە تەرخان کردووە بە وەڵامدانەوە بۆ نامانەی کە بەدەستمان گەیشتووە. پێش دەستپێکی بەرنامەکە دەستخۆشیەکەم لەو عەزیزانەی کە نامەیان بۆمان نووسیوە یا ڕخنەوە پێشنیارێکیان بووە لە بەرنامەکە بۆ هەرچێ باشتر بەرەو پێشچوون و یا پرسیارگەرێکیان بووە کە ئێمە مەترەحمان کردووە. جارێکی تریش عەرزی خزمەتانەکەم کە ئەتوانن لە بەو ئادرسە ئیمەیلە کە لەژێر شاشەی تلویزیۆنەکانتانەوە ئەیبینن پەیوەندیمان لەگەڵە بگرن، هەرچەند لە هەوڵیشە هەین کە تەلەفۆن دابنین کە ژمارە تەلەفۆنێکتان بۆ دابنین کە لە واتساپ و ئیمۆیشە ئەگەر پێشنیار ڕخنە یا پرسیارێ بوو بۆ ئەوەی کە زۆرە لێوە ئازیزان بتوانن لەوێش کە قابل دەستڕاسترە لەگەڵمانە لە تەماسە بن. بەڕێزان بۆ بەرنامەی ئەمڕۆمان ئەو نامان وەڵام بۆ نامانە نامێک بەدەستمان گەیشتووە. سەرەتا ئەوە بڵێم کە باسی سڵامەتی تەندروستی باسێکە کە ڕەتی هەیە بە کۆمەڵگاوە، کۆمەڵگای کە ئەگەر نەخۆشی تیا کەمتر بێت کۆمەڵگایەکی سالمترە زیاتر ئەڕواتە پێشەوە. دیارە یەک دوو نامە بەدەستمان گەیشتووە کە بارودۆخی ئێستای ئێران و کوردستانمان بۆ باسەکەن کە خەڵکی لە چه وەزعیەتێکە هەن، وەزعیەتی دەوا و دەرمان چۆنە، ئەو دەرمانانەی کە هەن ناو بازاڕە بەناو ئەسڵی تەقەلوبی خارجی ناوخۆی باش خراپ ئەوە ناویانە بن لەسەر ئەو بابەتانە نووسیویە نەبۆمان کە ئێمە لێرە نامەی یەکەمتان بۆ خوێنمەوە کە بینەرێکمان بۆمانی نووسیوە. دیارە خۆی سەردێڕەکەیشی نووسیوە نان یان دەرمان کامەیان. ئەم بینەرمانە وای نووسیوە کە کرێکارێکی بانشەستە و خانەنشینی تامین اجتماعی نەخۆشی لاوازبوونی دڵم هەیە و ئەبێ مانگانە دەرمانەکانم بکڕم. نەخۆشی لاوازبوونی دڵ کە لە بەرنامەکانی پێشومانە ئێمە بەرنامێکمان تەرخان کردو بۆ ئەو نەخۆشیە. ئەڵێت ئیسا دەرمانەکانیش کاتێ ئەڕوین وەریانەگرین ئەڵێن چاک و خراپی هەیە کە ڕەتی هەیە بەو شرکەتەی کە دەرمانەکەی بەرهەم هێناوە. دەرمانەکە ئەگەر خارجی بێ گرانترە، هەرچەند کە دەرمانە دروستکراوەکانی ناوخۆی ئێرانیش لەبارێک قیمەتدا جیاوازیکی ئەوتۆیان نییە لەگەڵ دەرمانە خارجیەکان، ئەوان شەرگرانن. لە درێژەی نامەکەیدا نووسیوێتی کە 4 مناڵم هەیە کە دوانیان ڕۆشن و ژیانی خۆیان هەیە و دوی تریان بێکارن و من خەرجی ئەوانی شەدەم. کاتێکە حقوق بانشەستگیەکەم ئەگرم کە هەر بەشی خەرجی مانگانەکەمان بەشی کە خەرجی بەرگەی خەرجی مانگانەکەیشمان ناکات و ئەبێ بۆ حقوقیشە دەرمانە مانگانەکانیشمی پێ بکڕم. ئەمێنمەوە کە دەرمانەکانم بکڕم یان پارەکەی ئەوە دابنم بۆ کڕینی نان و خەرجی مانگانە. نوسخەکەم کە چەند جۆر دەرمانم مانگی وا هەیە کە یەکێک لەو دەرمانە گرانەکانی وەرناگرم و دایدەنم بۆ مانگی داهاتوو. ژیانیان بە جۆرێک دژوار کردووە لێمان کە نازانم پارەکەم بۆ نان دابنێم یان بۆ دەرمان. یەک ڕێگامان لە بەردەستدایە کە بۆ ئەوەی بتوانین لانیکەم لە هەردووکی بەدەست بێنین، ئێمە خانەنشینانی کوردستانیش بۆ سەرەوەبردنی حقوقەکانمان وەکو باقی شوێنەکانی تر ئێمەش دەست بینە کۆبوونەوە و ئاعتراز و اعتصاب. بڵێ ئەمە ئەو نامە بوو کە ئەو بینەرمانە نووسی بووی کە وەزعیەتێکە لە ئێرانە لە ژێر سایەی جمهوری ئیسلامیدا بەسەر ئەو خەڵکە هاتووە، گرانی لەلایەک دەست نەکەوتنی دەرمان و کەلوپەلە پزیشکیەکان لە لایەکی ترەوە. دیارە ئەو دژواریانە و ئەو گرانی و هەژارێکە کە داسپێنراوە بەسەر خەڵکیدا بە تایبەت خەڵکی هەژار و کەم دەرامەد و هەروەکە کەم دووسەریم نامەکە کرێکارێکی بانشەستیشە
زیاتر قورساییەکەی لەسەر شانی ئەوانە ئەم واقعیەتێکی هاشا هەڵنەگرەکە لەژێر سایە و سێبەری حکوومەتی ئیسلامی ئێراندا ئەوان زۆرترین زەخت و فشاریان لە سرە. دووەم کە وەکو لە بەرنامەی تەندروستی ئێمە توانین بڵین کە تەندروستی مافی هەموو مرۆڤێکە، خزمەتگوزاریەکانی تەندروستی و پزیشکی مافی هەر کەسێکە، ئەبێ ڕایگان بێت، ئەبێ پارەی لە قباڵیە نەبێت و هەموو مرۆڤێک بە یەکسان لە خزمەتگوزاریە پزیشکیەکان و تەندروستیەکان تا ئەو کاتێکە لە ژیانە هەن کەڵک وەربگرن. ئەوەی لایەنێکە حکوومەتی ئێرانە ئەو سیستمە سەرمایەداریە کە لەگەڵ هیچ سیستمیکی دنیا ناگونجێت، بیمەیەکی دروست هەیە، نە شێوەیەکی تامینە کۆمەڵایەتیەکان بە باشی ئەڕواتە ئەیباتە بەرەوە. ئەتوانین بڵین کە یەکێک لە گەندەڵترین سیستمەکانی دنیاە کە ئەبێ بە هەر شێوەیەک ئینسانەکان کە هانە و کۆمەلگا بەرنامە ڕێزی خۆیان کەن بۆ ژیانەوە و مانەوەی خۆیان. ئینسان ناوێت تەندروستی خۆی کاتە قوربانی سیاسەتە غەڵەتەکانی ئەو حکوومەتە. دیارە هەر ئەوەی کە ئەو بینەرە خۆشەویستیشمانە ئشارەی پێ کردووە ژیان وە سەختیان کردوتە لیان ئەو داهاتە کەمە نازانن بیرن بە نان یا بیدەن بە دەرمان. بۆیە ئێمە وەکو تەوسیەیەکمان کە هەیە لە بەرنامەی تەندروستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەوەیە کە نان چەندە مهمە بۆ ژیان، ئەبێت دەرمانیش ئەوەندە مهم بێت، ئەبێ بە شێوەیەک بەرنامە ڕێزیەکان وە ڕێک خرگێت. ئەزانم سەختە، دژوارە، بەڵام دەرمانەکەیش هەر ئەوەندەی نانەکە پێویستیە. بۆیە ئاوات و ئامانجی ئێمەش ئەوەیە کە بگەین بە کۆمەلگایەکدا بمەرزێنین کە تێدا نەخەمی نان بێت و نەخەمی دەرمان و دیارە لە سیستمیکی ئاوا خزمەتگوزاریە پزیشکیەکانیش بە خۆڕاییە مرۆڤەکان بە یەکسان خزمەتگوزاریە پزیشکیەکانەشێ کەڵک وەربگرن، چۆن خوێندن مافی ئیجباری و سەرەتایی بە شێوەی ڕایەگان بۆ مناڵان ئەبێ تەندروستی و خزمەتگوزاریەکانیش بۆ تواو مرۆڤ بۆ شێوەی یەکسان بێت. بینەرێکی ترمان نامەی نووسیوە تقریبان مشابهی ئەو وەزعەسە کە لە ئێرانە هەیە. ئەم بینەرمانە دەستخۆشی لە بەرنامەکانی کردووە، ئێمەش لێرەوە سپاسی ئەوەکەین و دەستخۆشی لەکەین کە بینەری بەرنامەکانمان و بەرنامەکانی تەندروستی تاقیبەکەن. نووسیویەکە نەخۆشی دیابەتی هەیە، لەم کات و ساتەدا کە دەرمان گرانە و نایاب و جاروبار هەیە دەست ناکەوێ، ئەبێ چاوەڕوان بین تا دەرمان دێت. لە بەرنامەی تەندروستی ئەو پارێزانە و ئەو دەستورالعەمەڵانە کە ئێوە لە بەرنامەکەتان ئیشارەی پێەکەن ئێمە کەڵکی لێ وەرەگرین کە ئەو نەخۆشی دیابەتەوە هەمانە بەرەو ناخۆشتر بوون و خراوتر بوون نەچوون نەڕوات. وایە هەروەکە لە نامەی یەکەمیش ئشارە کریا بۆ وەزعە فەلاکەتبارەی کە حکوومەتی ئیسلامی هاوردویە بەسەر ئینسانەکانە لەو کۆمەڵگا لە ماوەی 1 ساڵ 2 ساڵی ڕابردوودا بە تایبەت بەشی دەرمان و نەخۆشی دیابەت بە تایبەتی تر ماوەی ئەسم دەرمانەکانی دەست ناکەوت، دەرمان کەمەوە بوو بۆ وێنە ئەو مناڵانەی کە دیابەتی جۆری یەکیان بوو، ئەنسولین لە ناو بازاڕدا نەما بوو یا ئەنسولین بە سەختی گیرە هات ماوەی وتیان هەر نییەن. بنیام هەست دەکات کە چه ژیانێکی سەختیانەوە ماوە گوزەراندووە، نە هەر ئەنسولینەکە حتا دەرمانە قورسیەکان حەبیەکانیشیان ماوەیەک لە بازاڕن نەما بوو. بەڵام ئەبێت بەو پارێزانەی کە هەیە ڕعایەتکردنی ئەو دەستورالعەمەڵانە بەتایبەت بۆ کەسانەی کە دیابەتیان هەیە ئەتوانێت یارمەتی دەریان بێت کە وایە هەرو جۆرێک ئەو نەخۆشی ئەو بینەریشمانە نووسیویە ئەو نەخۆشیە بەرەو خراپتر بوون و سەختتر عەلاج بوون نەڕوات. نامەیەکی ترمان بۆ هاتووە کە پرسیارە خانمێک نووسیویە بنەماڵێکی سێکەسین
کە خۆم و هاوژینەکەم و مناڵێکین، هاوژینەکەم دیابەتی هەیە، قورسیش بۆ نەخۆشیەکەی بەکاردێنێت و قورس مەصرفەکات بۆ نەخۆشی دیابەت. لە درێژەی نامەکەیدا نووسی کە مناڵێکی 11 ساڵانمان هەیە کە دیابەتی نییە خۆشبەختانە. پرسیارەکەی ئەوەیە کە ئایا احتیماڵی ئەوەی هەیە کە لە داهاتوودا وەکو باوکی تووشی دیابەت بێت؟ ئەمە وەکو گۆڕاوکێک هەموو کاتێ ئێمە هەمانە و لەگەڵ یاهی وەڵامی ئەو پرسیارە ئەوەیە کە دیارە بۆ یەکێک لە فاکتۆرەکانی ئەوەی کە مناڵێت تووش بێت بە دیابەت ئەوەیە کە دایک یا باوک یا هەردووکیان بەیەکەوە نەخۆشی دیابەتیان بێت. بەڵام ئەوە بۆ معنaa نییە کە حتمەنە 100% ئەو شتە. لە بەرنامەی دیابەتی شەکەرەوە ئشارەمان پێکرد ئەگەر دایک یا باوک یەکێکیان تووش نەخۆشی دیابەت بن، ئەگەر مناڵێک بە دنیا تێ لەوانەوە احتیماڵی لە 15 یانە 15% احتیماڵی هەیە تووشی نەخۆشی دیابەت بێ. بەڵام ئەگەر هەردوو یان چە دایک چە باوک هەردووکیان تووشی دیابەت بن، ئەو دەرسەدە کەمێ زۆرترە، یانێ توانێت لە 175 بێ 75% احتیماڵی خەتەر هەیە، یعنی لە 100 مناڵەکە لە دایک و باوکی هەکە هەردووکیان دیابەتیان هەیە، لە 175 احتیماڵی تووشبوون بۆ نەخۆشیانە هەیە. بەڵام ژنەتیک یا ئەو ژنەتیکە کە نەقڵ کردێت تەنیا شانس نییە، ئەتوانێت بەری پێ بگیرێت، وەکو ئەوەی کە گۆڕانی شێوەی ژیانە، لە تەعادڵ نگاداشتن کێشی بەدەنە، وەزن بەدەن لە تەعادڵ ڕابگیرێن، نێڵێ ئەو نێڵ نەو مناڵتانە بەرەو قەڵەوی و چاخی بڕوات. ئەوە هەروەها جم و جۆڵکردن فعالیەتی بەدەنیە لە ڕۆژە چەند ساعت یاریکردن لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیان، ئەوانە ئەتوانێت یارمەتی دەربێت. ئەوەش بڵم کە لە علم و زانستە تعریفێک هەیە کە بە ئەپیژنێتیک ئەناسرێت، ئەو یانێ ئەوەی کە ئەتوانین کام ژن خاموشکەین کام یا ڕۆشنی بکەینەوە. بۆ وێنە فەرز ئەڵێن کە احتیماڵی هەیە لە بنەماڵە، احتیماڵی هەیە کە ئەو مناڵە تووشی نەخۆشی دیابەت بێ، ژنێکی ڕۆشنە، ئەو ژنە چۆن خاموش بکرێت، چۆن بکوژرێتەوە، وتمان ڕاگررتنی وەزنە لە حاڵەتی تەعادڵە، یعنی کێشی چاودێری ئەو مناڵەکەس بۆ وێنە کە وەزنی نەڕواتە سەرەوە. تەشویقی ئەوە بە وەرزشکردن حتمەنە تەشویقی کەن کە وەرزشێکە کە لە وەرزشە فعالیەتێکی شەدیدی جسمانی بێت. ئەگەر ناوڕۆژە مەجال هەیە چەند سەعاتێک یاریکردن لەگەڵ مناڵەکانە. ئەو هەروەها جادەوانیشە چاودێری جۆری خواردن ڕژیم غەزاییەکەی بکرێت کە توش بەرەو قەڵەوبوون و چاخبوون نەڕوات. ئەوانە کە ئەتوانین بڵێن کە یارمەتی دەرن بۆ ئەوەی کە ئەو مناڵە توش نەبێت، کە هەروە خۆشبەختانە تایزە توشنەوە هیوادارین کە بە شێوەی ئرسی یا ژنەتیکیش تووشی ئەو نەخۆشیە نابێت. لەسەر ناخۆشی پێست سۆریازیس کە بەرنامێکمان بوو، دوو پرسیار هاتووە کە من دەقی پرسیارەکانە خوێنمەوە. بینەرێکمان وای نووسیوە کە ساڵانێکی دوور و درێژە کە سۆریازیسم هەیە، بچووک ئەبنەوە و گەورە ئەبنەوە، مەبەستی ئەوەیە کە سەدحیان پانەبێتەوە یا پانوبەرینی ئەو ئەنازە یەسە کات هەیە ئەوەی کوچکە بنەوە، یانێ بەرینیەکەی کەمترە بێتەوە یا گەورەترە بێتەوە. پەڵەکان لە شوێنێک نامێنێ، لە شوێنێکی دیکەوە بینم سەر هەڵدێرێتەوە. ئەم ساڵانیشە سەردانی چەندین دکتریشم کردووە، هەر پۆمادیان پێداوە، ئیسا پۆمادەکانیش خۆمەیان ناسمە، خۆمە چم بێ نوسخە لە داروخانەکان پێیان ئەڵێم و لێوێش وەریانەگرم. ئایا دەرمانێکی خۆراکی یا تەزریقی هەیە بۆ ڕزگار بوون لەم نەخۆشیە؟ یەکەم ئەوەی کە ئاخری پرسیارەکەیەوە کە بینەوە ئەڵێ کە ڕێگایەکی هەیە بۆ ڕزگار بوون لەم نەخۆشیە، ئەوەیە کە ئەم نەخۆشیە نەخۆشی کە ڕەبتی هەیە بە
سیستم ئیمەنی لەشەوە یا ئەو سیستم بەرگری جەستەی ئەو مرۆڤایە. بۆیە یەکێک لەو حاڵەتانەزە یەکێک لەو نەخۆشیانەزە کە ئەڵێن ئەمە هەتا هەتاییە چونکە ڕەبتی بە سیستم ئیمەنی بەدەنەوە هەیە. جیا لەوەیشە تونبوون شدت یا ئەوەی کە چەندێ پانەوە بێتەوە تا چه ئەنازەی سەحی پێسی گردوێت لە تواوی لەشە، ئەو میزانەیە کە ئەو دکتۆرە ئەبێت تەشخیصی بدات، دکتۆری متخصصی پێس ئەبێت تەشخیصی بدات کە دەستکا بە دەرمانگەرێکی تر، دەرمانگەرێکی تەزریقی یا خۆراکی. بەڕاستی من ئەوە نازانم لە ئێرانە ئایا تەزریقی یا خۆراکیەکەی هەیە، بەڵام لە دەرەوەی ئێرانە مەبەست لە ئەوروپا و ئامریکا ئەگەر بزانن ئەو نەخۆشیە بۆ وێنە زیاتر لە حەد تەوسعی پێیاگرگا بۆ وێنە کەسێک کە لە سەرچاویە خۆی نیشان داوە یەک دوو پەڵە نییە، یەکسرە توا و سەرچاوی گردووە کە ئەتوانێت تەسیراتی منفی لەسەر بارەی دەرونی و نەفسی و ڕەوانی ئەو کەسیشە بێت. ئەوەی تر ئەو کاتەیە و دکتۆرانە دەسەبن بە دەرمانگەرێکی سەنگینتر وەکو تەزریقکردنی دەرمان یا ئەوەی کە داروگەرێکی خۆراکی یا جیا لەوانە ئەشع دەرمانی شەکرێ. واقعا من ئەوە وتم کە ئاگادار نیم ئایا لەو سێ بەشە کەڵکوەرە گیرگە لە ئێرانە بەکار دێت. من ئەوە ئاگادانی، بەڵام لە دەرەوە لەو یعنی هەم شێوەی تەزریق، هەم خواردنی دەرمان و هەم ئەشع دەرمانی لەوانە یان نور دەرمانی لەوانە کەڵکوەرە گیرگێ. بەڵام بە پێی وەزعیەت نەخۆشەکەس لێرەشە هەر دەرمانە مەوزعیەکانە ئەو پۆمادگەرەسە ئەو مەڵهەمگەرەسە کە بەکار تێن زۆرترن دیارە یارمەتی دەریشن. یارمەتی دەریەکەی ئەو مەڵهەمانیشە ئەوەیەن کە بۆ کەمکردنەوەی وشکبوون و پێسەبوونەی پێستە، هەروەها تا حدودێ خورین و ئیلتهابی پێسیشە ڕاگرن. دیارە ئەو ئەڵێ کە ئەرن بۆ داروخانەکان ئەو نسخە یا بێ نسخە ئەو مەڵهەمانە وەرەگرن، مەڵهەمەکانیش دیارە لە هەر مەڵهەمێکە، لە هەر پۆمادێکە یا حتا لە هەر کرێمێکە و کرمێکە دژە خۆرە یا بۆ نەرمکردن دەسە هەمیشە ڕتوبەت کوونەندەی هاتیە. ئەو کرمگەرە کە ڕتوبەت کوونەندەی خاڵین ئەوانە ئەتوانێت یارمەتی دەربێ بۆ خورین، یعنی خورینی و شوێنەکە سوریازیسەکە هەیە کەم یەکاتەوە و هەروەها بەر بە وشکبوونی زۆری یەگرێت. ئەوە کرمگەرێک مرتوب کوونەندە، بەڵام وتم کە لە ناو هەموو مەڵهەمێکە کە دروستێت حتمەن دانێت لە پایەکانی ئەو موادە پایە هەر ئەوانە کە ڕتوبەت یا مرتوب یا نمان بە پێس ئەوان. احتمالی زۆر ئەوەی کە ئەڕۆن ئەو دەرمانە وەرەگرن لە دارەخانە بێنوسخە هیدروکۆرتیزۆنە، هیدروکۆرتیزۆنێکی زعیفی 1% دیارە هیدروکۆرتیزۆن ڕایشترین و بەربڵاوترین دەرمانە مەڵهەمە بۆ سۆریازیس، بەڵام عوارزێکیشی هەیە. یەکێک لە عوارزەکەی ئەوەیە کە ئەتوانێت لە دەور ئەو شوێنە یا لەسەر هەر جوێنێکی پێسە زیپەگەرێکی جۆشکەرێکی بچووک دروست کات. ڕەنگەکەیە کە ئەتوانێت ڕەنگی سۆریازیسەکە بگۆڕێ لە سوورە و سوورێکی تۆختری کاتەوە کەمڕەنگی کا یا بۆ وێنە بەرەولای قاوەی ڕەنگ بیبات. دوایەوە وەکو حاڵەتێکی دەرزیاژێن دەرزی نەموچرکە وەکو دەرزیاژێن بوون لە پێسە هەستەکە کە ئەوە ئەتوانێت لە عوارزی هیدروکۆرتیزۆن بێت. بۆ هیدروکۆرتیزۆن تاقیقاتی کراوە ساڵی 2014 لە ئەمریکا کە ئاکادمی ئەمریکا لە سەر نەخۆشیەکانی پێس کە تایبەت بە نەخۆشیەکانی پێسە تاقیقاتێکیان کردووە. وایان وتووە کە دەورەیەکی 4 هەفتەیی مەڵهەمی هیدروکۆرتیزۆن 2 جار لە ڕۆژە 4 هەفتە تەقریبانی 1 مانگ 2 جار لە ڕۆژە هیدروکۆرتیزۆن بەکاربێری تقریبا ئەنازەی زایعاتەکەی 20% کەمەوە کردووەتەوە، حتا شدەتی علایمەکەشی هاوردۆتە خوارەوە. شدە علایمەکە وەکو خورین یا ئەو پێسە بۆ وێنە یانێ لە 1 مانگ 2 جار لە ڕۆژ هیدروکۆرتیزۆن
بەکاربێنێت ئەوە یەکە 20% بۆیە ناگەر ئەو سۆریازیسە ئەو شوێنە کە هەیە 1 سانتیمتر بێت دوای 1 مانگ بووگە 80 میلیمتر یعنی 20 میلیمتری لێ کەمە بوو بەسەوە بۆ دەرمانی مۆزعی یا پێسی جڵدی سۆریازیس دیارە مەڵهەمەدەن ئەوڵین دەرمانە ئەو مەڵهەمگەیش ئەکسەرن کورتونە من لێرەوە بۆ بینەرانە ڕایگەینی مەعموڵنیش ئەوانەی کە ئەو پۆمادە بەکارتێنن پیان ڕایگەن دوای 3 هەفتە هەیە ئەوەن دوای 2 هەفتەوە 1 ڕۆژ 2 ڕۆژ ئیسراحەت بە بەپێست دیسانەوە دەسی پێکرد یعنی ڕۆژی 2 جار تۆ دەسی پێکرد 2 هەفتە درێژەی کێشە 1 ڕۆژ 2 ڕۆژ ئیسراحەت بەرەوە بەپێست دووبارە دەسی پێکەرەوە بینەرێکی تریشمان هەر لەسەر نەخۆشی سۆریازیس نووسیەتی پرسیاری کردووە نووسیە تف سوزەنی یا ئەو دەرزی دەرمانیە ئایا ئەتوانێت سۆریازیس چاک بکاتەوە نووسیە کە وام بیستووە کە ئەتوانێت ڕیشەکەنی کە سۆریازیس ڕیشەکەنگە وەڵامان بۆ ئەم بینەرە ئەوەیە کە چینیەکان خۆیان ئەڵێن پێشەوەی کە علم پێشڕەفتکە زانست پێشڕەفتکە ئاناتۆمی فیزیۆلۆژی باسکردنی لەش ئینسانەکان وەکو زانست ناینا ئەڵێن مێژوویەکی 4000 ساڵیان هەیە لە تف سوزەنیە ئەو دەرزی دەرمانیە خۆیان بە باوەڕێکی سەختیان پێ هەیە ئەڵێنەوە چەند هزار ساڵیمە لەوە کەڵ وەرەگرین دیارە بەرەوچوونی تەکنۆلۆژی و پێشڕەفتێکە لە تەکنۆلۆژیە هاتووە ئەمڕۆ ئەو تف سوزەنیە یعنی کەڵکیش وەرەگرن هاوکات لەوەی کە لە ئەو شوێنانە دەرزیەکان دایانن کەڵکیش وەرەگرن لە جەریانێکی زۆر زەعیفی ئلکتریزیتەیش وەکو شۆکیە حاڵگەرێکە ئەیدەن بەڕاستی من گەڕامە دوایە فقط لە مەجلەیەکی علمی بریتانیە کە تقریبا مشابه ئەمە پرسیارێک کرابوو لەسەر تف سوزەنی و چارەسەرکردنی سۆریازیس بە تف سوزەنی ئەو وەڵامە کە ئەو مەجلە علمیە کە بریتانیە داویە وایوت و نووسوی دیارە یەک نەفەرنامەی نووسی بەس ئەمە جوابی ئەوانە کە نووسی ئەو نەتیجە مثبتانەی کە ئێوە بەحسیەکەن ئێمە ناتوانین تاکیدی بکەین یعنی بڵین کە وایە چۆن لەسەری تاقیقاتمان نەکردووە و ئێستاش لەسەریشمان نییە کە تاقیقی لەسرە بکەین ئەوە جوابێک یانە تاقیقێکیان نەکردووە لەسەری چونکە تاقیقیان نەکردووە نە ئێژن وایە تەسیری هەیە نە ئەڵێن کە تەسیری نییە ئەڵێت دیسێشە بەرنامێکمانە لە تاقیقکردن لەسەر ئەو نەخۆشیە چونکە تاقیق ئەبێت چەندین نەخۆشدا بێرن سەدانە 200 جیان کەنەوە چەند جار لە هەفتە چەند جار لە مانگە بڕۆن دوای ئەو غەرباڵگەریان کەن چەندێکیان باشەوە بوون چەندێکیان بەرەو خراوتر بوون چوون بەڵام ئەوە نووسیە من لەسەرمان نییە ناتوانین تاکیدیشیکەین کە شتێکی وە 100% بەڵام تەوسیەشی کردووە نووسیە حتمما بزانن ئەڕن بۆ لای ئەوانە حتمما بزانن کە مەدارێکێکی معتەبەریان هەیە دەورەیان دیوە بە ئەوەن کەسانێکی پارەپەرەس و سوودجوو نەبن کە بۆ بازاڕ و دوکان و تجارەت ئەو کاریانە کرد حتمما بزانن کە دەورەی ئەو کاریانە دیگە و زانستیان هەیە لەسەری هەروەها ئاگاداریشی داوە بۆ کەسانێک کە سەردانی تف سوزەنیەکەن حتمما لەو نەخۆشیانێک کە بە دەرزی ئەگوازرنەوە وەکو هپاتیت و ئەیدز ئاگایشیان لەوە بێت مەبەستیانەوەیە کە ئەو دەرزیە بۆ یەک کەس بەکار هاتووە دوایە و کەسە فڕە بدرگێ بۆ کەسی دووم بەکار نێ بەڵام لۆکو بەرنامەی تەندروستی ئێمە ئەواڵین کە ئەو تەوسیەگەرەکە لە بەرنامی سۆریازیسی شەکردمان ئەوەیە کە سگار دەورێکی خراپ ببینێت ئەوەیە کە تەرکی سگار لابردنی سگار تەسیری باشی بێت لە سەر چاکبوونەوە و ئەوەی کە پەرە نەسەندنی سۆریازیس یا ئەو کەسانێکە مەصرفی مەشروباتی ئەلکولیان هەیە هاوڵ نەخوارەوەی مەصرفی ئەلکولیە ئەوە توانێت دۆرێکی باش ببینێت جمو جۆڵکردن فعالیتکردن ئەوەی کە چەندین سەعات دابنیشە حرەکەتکردن ئەوە دۆری مثبتە بینێ لە چاککردنەوە
نە ئەوەی کە یەکسەرە چاکەوە بێتەوە لە چاکردنەوەی نەخۆشی پێسی سۆریازیس خەونی میزانی کافی یعنی ئەوەی کە 7 سعات لە 24 سعاتەوە کەسە خەوی بێت ئەوە توانێت دەور و نەخشێکی مثبەتی هەیە ڤیتامینەکان مەصرف ڤیتامینەکان و هەروەها مدیریەتکردنی ئسترس و لابرن ئسترس و دڵە ڕاوکێ هەرچێ ئسترس و دڵە ڕاوکێ کەمتر بێت حاڵەتگە سۆریازیس باشترە یعنی خورین کەمترە ئەو پێسە کە وتمان زوو لە دووسێ ڕۆژە پێسەکە خات بێت پێسێکی معموڵی بێ سۆریازیس 1 مانگ 4 هەفتوو لەکەش ئەو 3 ڕۆژە ئەو حاڵەتانە کەمەکاتەوە هەروەها ئەو غەزاگەرەوە فراوەری بوو بە ئەو گۆشتە بە تایبەت گۆشتەکان کە فراوەری بوو وەک سوسیس و کالباس نەخواردنیان باشترە بۆ کەسانێک کە نەخۆشی پێسی سۆریازیسیان هەیە. بینەرانی بەڕێز لێرە هاتینە کۆتایی بەرنامە ئەم جارێشمان هیوادارین بینەرانی بەڕێز هەروە پرسیار پێشنیار ڕخنەکانی خۆیان بۆمان بنووسن بینێرن بۆمان بەسەر چاو ئێمەش لە خزمەتیانین و توانامان جوابی پرسیار و پرسیارەکانیان نەدەینەوە ڕخنە و پیشنهادەکانیشیان لەسەر چاوی خۆماندا دەنین تا پێگەیشتنەوەمان لە بەرنامەیەکی تر ژیانێکی پڕ لە تەندروستی و سڵامەتی بۆ هەموو لایەکتان بۆ بە ئاواتەخواست.